بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی ناوچەکە جەنگی ئیسرائیلێران ئێستا لە ئاگربەزدان یاخود لە قۆناغی لانیکەم ڕاگررتنی شەڕەکەدان. ئایا ئەم جەنگە دەست پێ دەکاتەوە کاریگەری چی دەبێت لەسەر ناوچەکە بەگشتی گفتوگوین پرسی باسی بابەتاکێت لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئاکۆ کەریم کە بەڕێزیان توێژێری ئەکادمی. دکتۆر سڵاو لێبێ. زۆر بەخێر بێی. سپاس دەکەم. بە خوێندنەوەی تۆ ئەو جەنگە ئێستا لە قۆناغی ینی لانی کەم ئەگەر ناوینەنین ئاشتی یان ئاگربەست ڕاگررتنی جەنگەکەدایە پێ دوای جەنگە دەست پێ دەکاتەوە؟ لە ڕاستیە هەردوو لا پێویستیان بەو ئاگربەستە بوو بۆیە تەسەوەر ناکرێت کە لە ماوەی نزیکدا ئەو جەنگە دەست پێ بکاتەوە. بەڵام ئەگەر ئێمە سەیری مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەین بە بەردەوامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کێشە و ململانی و جەنگ و جۆرێک لە فەوزادا بوو. ینی بە درێژایی لە دوای دروستبوونی هەڵوەشانەوەی بڵین اتفاقی سایکس بیکۆ و دروستبوونی ئەم دەوڵەتە تازانە ئەم ناوچەیە ئارامی بەخۆی و نەبینەوە بە تایبەتیش لەگەڵ دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلە لە 1948ەوە بە بەردەوامی ناوچەکە لە ململانیەدا بۆ بۆیە ئەگەر لە ڕوانگە مێژووەکەیەوە سیر بکەینەوە بەڵێ ئەم ناوچەیە جارێکی تر ململانیە و فەوزا و شەڕ بەخۆیەوە دەبینێت. بەڵام لە مەودای نزیکدا نەخێر چونکە هەردوو وڵات هەم ئیسرائیل هەم ئێران پێویستیان بۆ بکەم جەنگە کۆتایی پێبێت چونکە ئەم جەنگە بۆ هەردووکیان ینی مکلیف بوو چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی مەوادی بەشەریەوە و ئەم جەنگەوەی کە ئیسرائیل خۆی ئاماژێ پێدا توانیوێتی تا ڕادەیەک ئامانجەکانی بێنێتە دی لە بەرامبەریشە ئێران باز لەواکە کە سەرکەوتو بووە لە جەنگەکە توانیوێتی بەرپەرچی ئیسرائیل بداتەوە توانیوێتی هێرش بکاتە سەر ئیسرائیل ئامانج بپێکێەوە ئیسرائیلی ناچار کردووە کە ئاگربەست لەگەڵا بکە. بۆیە ئێستا قۆناغی دوای گەردەلوولەکەیە قۆناغی هەندێک حساباتی ناوخۆیە بۆ هەردوو وڵاتەکە. ئەگەر سەیری ئێران بکەین ئێران ڕاستە لە توانای موشکی بالستیە توانی بەتوندی وەڵامی ئیسرائیل باتەوە بەشێکیش لە ئامانجەکانی بپێچێ. بەڵام سیرەکەین لە ڕووی ناوخۆی ئێرانەوە ئێران لاوازیەکی زۆری هەیە لە ڕووی ئاسایشی نەتەوەیەوە بینیمان ئەم هەموو سیخوڕە کە هی وڵاتانی ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی ترکە دەورێکی باڵیان هەبوو لە سەرەتای جەنگەکەەوە و ئێستا ئێران ئیش لەسەرەوەکە چۆن ناوخۆی خۆی پتەوکە ئەمە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ترۆ چۆن ئاسایشی ناوخۆی بپارێزێ بە تایبەتیش قسە و باز زۆر لەسەرەوەکرا کە ڕەنگەم لێدانە سەربازی ئیسرائیل و ئەمریکا وا بکات کە ڕژێمەکە لە ناوخۆی ئێرانە بڕۆخێت یاد بەرگەی ئەم لێدانانە نەگرێت و هەوڵەدا ئێران بە هەمان شێوە وردە بگەڕێتەوە بۆ هێز و پێگەی خۆی لە ناوچەکەی هەرچەنەوەکو جاری پێشوو نابێت بەڵام لەم دۆخە لاوازیە تێپەڕێنێ ئەم سەدمەیە تێپەڕێنێت بتوانێت ڕۆڵی زیاتر بژێڕێ لە ناو چ لە کەنداوی فارس بێت چ لە عێراق چ لە وڵاتانی تر بێت. ئەگەر لە ڕوانگەی ئیسرائیلەوە سەیری جەنگەکە بکەین وەکو پێشتر وتم ئیسرائیل ئەڵێمە شەڕەکەمان ئامانجەکانیمان هێناوەتە دی توانیمانە توانای بەرنامەی ئەتۆمی ئێران تێک بشکێنین یاخود سنوورداریکەین توانای ساڕوخە بالیستیەکانی ئێران سنووردار بکەین توانیمانە ئێران دۆخێک دروستکەین کە ئێران وەکوسان نەبێتە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل و ئەمانیش لە ناوخۆی خۆیانە پێویستیان بە جۆرێک لە ئاشتی هەیە بە تایبەتیش کە ئیسرائیل لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی و پێکهێنانی حکوومەتە لە چەند مانگی داهاتوودایە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری دۆخەکە بکەین جۆرێک گۆڕانکاری لە ناوچەکەدا ڕوویداوە کام گۆڕانکاریانە توانی بڵێ لە بەرژەوەندی ئیسرائیلە. پێشتر ئەو پلەبەندی هێزەی کە هەبوو لە ناوچەکەدا ئێران تا ڕادەیەک باڵا دەست بوو لە ناوچەکەدا ئەوەی کە پێوترات هیلالی شیعی کە لە ئێرانەوە دەستی پێکرد هەتا ڕۆشتەوە بۆ ناو فەڵەستین بە عێراق و سووریا و لوبنانداوت یەمەنیش بۆی لە ڕێگای حوسیەکانەوە. بەڵام لە دوای ئەو شەڕی کە حەماس کرد لە ئۆکتۆبری 2023 هێرشی کردە سەر ئیسرائیل کە ئیسرائیل ئەمەی قۆسەوە ئەوە بوو کە کەرتی غەزەی داگیر کرد لە لوبنانە حیزبوڵای لاواز کرد پاشان ئەم ڕووداوانە بوونە هۆی بەشێکی ڕوخانی ڕژێمی ئەسەد کە ئێران دۆستێکی سەرەکی لە دەستدا لە ناوچەکەەوە دەسەڵاتێکی تازە لە ناو سووریا هاتەکایەوە و پاشان لێدانی هاوبەشی ئیسرائیل و ئەمریکا بۆ حوسیەکان کە توانای حوسیەکانیشی تا ڕادەیەک لاواز کردووە و ئەگەر بێتە سەرەوە شەڕی کە مانگی پێشوو دەستی پێکرد کە ئیسرائیل هجومی کرد سەر ئێران بەکوی گشتی ئەتوانین بڵێن کە ڕۆڵی ئێران
وەکو یاریکەرێکی هەرێمی لە ناوچەکەدا لاواز بووە لە بەرامبەر ڕۆڵی ئیسرائیل بەهێز بووە. ئەمە یەکە هەموو جارێ ناتەنیاهۆ باز لەوەکە کە نەخشەی ڕۆژهڵاتی ناوەڕاستیان گۆڕیوە لە ناوچەکەدا دیارەکە باز بەڵێ دکتۆر ینی دەمێ ئەوە بپرسم ئایا لێرەدا ڕادەوەستن خۆ مەسەلەن ئەوەی کە تۆ دەڵێ نەتەنیاوە وتی نەخشەی ڕۆژهڵاتی ناوەڕاستی نوێ دەگۆڕین تا ڕادەیەک ینی گۆڕاوە ئێستا نەخشەکە ئەوەی کە ویستویانە تا ڕادێک بەدی هاتووە بەڵام لێرەدا ڕادەوەستن قۆناغی دوایمە مەرج نییە لە ڕێگای جەنگەوە بێ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا بە هاوبەشی کارەکەن بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتی کە لەسەر ئەرزی واقع بەدەستی هێناوە لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە بیچنێتەوە یعنی ئیسیسماری کا بۆ خۆی لە ڕووی دیبلۆماسیەوە ئێستا پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان حکوومەتی یان من وەکو نمونێک باسی کەم حکوومەتی سووریا دیمەشق ئەحمەد شەرع لەگەڵ ئیسرائیلیەکانە ینی ڕۆژنامە ئیسرائیلیەکان باز لەوەکەن کە ئەگەر هەیە ڕێکەوتنیەکی مێژوویی لە نێوان سووریا و ئیسرائیلا بکرێت و ئەگەریش هەیە لە دواترا سووریا بێتە بەشێک لە وڵاتانی کە ئیتیفاقی ئیبراهیمیان لەگەڵ ئیسرائیلا ئیمزا کردووە لە سەردەمی ترامپا لە ئەحدی یەکەمی ترامپا و چاوەڕێەکرێت کە وڵاتانی تریژ ڕابکێشێ بۆ ناو ئەم ئیتیفاقیە ئێمازانین لە پێشترا ئیمارات بوو سوودان بوو مصر بوو مەغریب بوو ئێستا باز لە ئەوواکرێت کە ئەمە فراوان بکرێت هەندێک وڵاتی تر بگرێتەوە لە ناوچەکە بۆ قەتەر بێت هەرچەنە قەتەر پەیوەندیەکانی ئاساییە لەگەڵ ئیسرائیلا و سعودیە و ئیزافەتەن بۆ تورکیا یعنی قۆناغی دوای ئەماوەیە کە ئەم نەخشەیە لە ڕووی جوگرافیەوە نەگۆڕاوە زۆر کەس بەغەڵەت ئەو لێدوانەی ناتەنیاهۆ لێگە دەنەوە کە گوایە گۆڕین لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە مانای هەڵۆشانەوەی ئەم سنوورانی کە ئێستا هەیە گۆڕانکاریەکە بریتە لە جوگرافی نییە جوگرافی نییە پلەبەندی هێزە لە ناوچەکەی وەکو باسم کرد پێشتر ئێران هەبوو تورکیا بوو ئیسرائیل بوو ئێستا ئێران لاواز بووە تورکیا ڕۆڵی زیای کردووە بەڵامەوەی کە ئێستا لە ناوچەکە ڕۆڵی زۆر بەهێزیە و دەستی باڵای هەیە ئیسرائیلە و وەکو احتیمالێک باز لەواکرێت کە سعودیش ڕەنگە ئەو ڕۆڵی کە پێشووتر ئێران هەیە بۆ لە ناوچەکە محاولەکە بدرێت بە سعودیە و دەوڵەتانی سونە بە تایبەتی لە ناوچەکەی کۆبکاتەوە بۆیە هەموو هەوڵێکە درێت لە ڕێگای ئەمریکاوە کە ئەم لاوازبوونەی بەرەی مقاومە یا هیلالی شیعی کە باسم کرد استیسمار کرێت بۆ بەهێزکردنی دەوڵەتی ئیسرائیل و اعترافکردن بە ئیسرائیل و بەستنەوەی ئەم دەوڵەتانە لە ڕێگای ئیتیفاقی ئیبراهیمیەوە بە ئیسرائیلەوە ئەم ئیتیفاقیش تەنها بوعدێکی سیاسی نییە بەڵکو ڕەهەندە ئابووری تەکنەلۆژی سەربازیشی هەیە کە ئەم ناوچێ ئەم وڵاتانە لە ڕووی هاوکاری و پەیوەندی و بەیەکەوە دەبەسێتەوە باشە دکتۆر ینی لە هەر کە جەنگی بڵین لە 7 ئۆکتۆبەر لە 2 ئۆکتۆبەرەوە هەمیشە دەوترا دێ عێراقەوە مانگە تێواگرێ مانگیایندە تێواگرێ دوای جەنگ کە هاتە سووریاوە وتیان بێگومان عێراقیش بە دەردی سووریا ڕوا دوای کە جەنگی ئێران ئیسرائیل دەستی پێکردوتیان تەواو عێراقی تر بوو بە بەشێک لە جەنگەکە بەڵام عێراق تا ئێستا خۆی پاراستووە و ینی تا ڕادەیەک عەقڵانە و حەکیمانە مامەڵی لەگەڵ دۆخەکاندا کردوە توانی وێتی یعنی سەرەڕای نزیکی لە ئێرانەوە و گروپە شیعەکانیش لێرە نی توانیویانە مثلەن جۆرێک دوورە پەرێزی عێراق لە جەنگەکە بەدەست بێنن پێ دوایە ئەمە تا سەر دەچێت عێراق لە قۆناغی یەکەمایە لەوەی شەڕیکە لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی پێکرد گروپە چەکدارەکان بە تایبەتی ئەو گروپانەی کە نزیک بوون حەشدی شعبی نزیک بوون لە ئێرانەوە هێرشیانە کرد بۆ سەربنکە سەربازیەکانی عێراق لە ئەمریکا و چەند هێرشێکشیان کرد بۆ ئیسرائیل ئەوە بۆ ئەمریکا بینیمان هەڕەشە و ئیسرائیل هەڕەشێکروتی فەرماندەکانیان بە ئامانجەگرین و ئەمریکا نێوەندگیریەکی کرد حکوومەتی عێراق تا ڕادێک بە عاقڵانە توانی ئەم کێشەیە چارەسەرکەوە بۆ شەڕی ئیسرائیل ئێرانیش بە هەمان شێوە ینی عێراق هەوڵی دا کە مووقیفەکەی لە نێوان ئیدانەکردنی هێرشەکە و داوا بکە کە ئاسمانی عێراق بەکارنێنرێ بۆ هێرشکردنە سەر ئێران لە بەرامبەریشە داوای لە ئێران کردووە کە بنکە یا بەرژەوەندیەکانی ئەمریکا و ڕۆژئاوا لە ناو عێراقا بە ئامانج نەگرێت یعنی تا ڕادەیەک توانیوێتی خۆی بپارێزێت چونکە دەزانێت تێوەگلانی عێراق لەم شەڕە ڕەنگە کۆتایی بە دەسەڵاتی شیعە بێنێ لە عێراقا چونکە ئێمە وەزانین کە لە کاتێک کە لە 2014 داعش ها و هێرشی کردە سەر موسڵ و ناوچەکانی تر دەرکەوت کە توانای سەربازی عێراق
زۆر لاوازەوە بۆ بینیمان تا نزیکی بەغداد هاتن داعش. هاوکاری هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکانە بۆە ڕەنگە دۆخی عێراق بە شێوازێکی تر بووە. تەمەنەوە هاوکاری هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ ناوەڕاست و باشووری عێراق. بۆیە لەوەش باش تێگەیشتون کە لێدان لە حەشدی شعبی و کوشتنی سەرکردەکانیان فەوزایەک لە عێراقا دروستەکە و ڕەنگە ئەمە بێتە هۆی کۆمەڵێک گۆڕانکاری لە ناو عێراقا و ئەمە وای کردووە کە بەو منتەقە تەعامولکەن کە خۆیان لە جەنگەکەەوە نەگلێنن و ئێرانیش ڕەنگە نەسیحەتی کردبن کە ئێوە پێویست ناکە لەم قۆناغەدا بەشداری ئەم شەڕە بکەن، چونکە ئێران تاکە شوێنێک کە شیعە دەسەڵاتی ڕێکوپێکی تێدا ما بێ عێراقا، بۆ ئێرانیش ناوێەوە دەسەڵاتە لە عێراقا لە دەست بدات. ئێرانیش ئەو زەختەی لە گروپە عێراقیەکان نەکردو کە بەشداری شەڕەکە بکەن. بۆیە لەم ڕوانگەیەوە ئەگەر سەیری ڕووداوەکانی عێراق و ناوچەکە بکەین ئەومان بۆ دەرەکەوێت کە دوورە لەوەی کە عێراق بێوێ جارێکی تر خۆی بگلێنێتە شەڕێکەوە. دکتۆر وتت لەم قۆناغەدا ینی پێ دوایە قۆناغێک بێتە پێشەوەکەی تر عراقیش مەزبورە خۆی یەکلاکاتەوە بە تایبێت ئەو گروپانەی کە پرۆکسی ئێرانن یان وەلایی بۆ ئێرانیان هەیە هەموو شتێک لە سیاسەتا ممکنە، ینی بە دوور نازانرێت ئەگەر بێت و جارێکی تر هەرچەنە مەش خۆی بۆ خۆی وەکو ئەگەرێک سێری بکەی جەنگی ئیسرائیل ئێران ڕووداتەوە مەسەلەن ئیسرائیلیەکان پەنابەرن بۆ یا هێڵە سوورەکان ببەزێنن. یەکێک لەوانە ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران بۆ نمونە تیرۆ بکەن لە حاڵەتێکی وایە، یعنی ئەگەر شەڕەکە احتیمالەیە فراوان بێ عێراق بگرێتەوە وەختە ئەم گروپانە شتێوەگرن، ینی منەوەکو نمونەیەک باسم کرد. یاخود هەر یەکێک لەو هێڵانەی کە شیعە لە عێراقا بە سووری دەزان. بەڵام ئەبێ ئەومان لەبەر چاو بێت کە ئێستا فشارێکی زۆر لەسەر حکوومەتی عێراقیە لەلایەن ئەمریکاوە بۆ ئەوەی کەم گروپانە هەڵبوو شوێنرێتەوە بکرێنە بەشێک لە مەنزومەی جێشی عێراقی، بەوەی کە فشار لەو بانقانە دەکات کە موچەی حەشدی شعبیەدەن کە ئەیان خاتە مەسەلەن بلۆکیان دەکاوە وەیسا ئەوە چەند مانگێکە پێم وابێت تا ئێساکە ئەو هێزانە موچیان وەرنەگرتووە. بۆیە عێراق ینی بەوەی کە هەم سیاسەتێکی عاقلانە واقعیانە واقعی ناوچەکە و ناوخۆ بخوێنێتەوە ئەوە بێت کە نەهێڵڕێت عێراق تێوە بگرێت، چونکە وەکو باسم کرد تێوەگلانی عێراق کارەساتێکی گەوری بەدوایە لە ناوخۆی عێراقا و ڕەنگە شەڕی تایفی دروست بێت لە عێراقا وەکوی بینیمان لە 2010 کە شەڕێکی فراوانی نێوان سون و شیعە هەبوو لە عێراقا و عێراق لە ڕووی ئابووریەوە زۆر لاوازە، ینی هەموو هەر جۆرە سزایەکی ئابووری ئەمریکا یا ڕۆژاوە بۆ سەر عێراق ئابووری عێراق تێگدەچێت، ینی تا ئێساش ینی نرخی دیناری عێراقی تا ڕادێک بانقی مرکزی فیدراالی ئەمریکا تەحکومی پێوەکە، ینی عێراق دۆخێکی زۆر ناسکی هەیە. ئەمە ئەگەر لە ڕووی ئابووریەوە سیرمان کرد و لە ڕووی سەربازیەوە، ئەگەر لە ڕووی سیاسیەوە سێریکی لە ناوخۆی عێراقا ناوخۆی عێراق هەموو کاتێک ئامادەیە بۆ ئەوەی کە تێک بچێت. بە بەردەوامی ململانی شیعە و شیعە هەیە، ینی مە باز لە ناوخۆی شیعە ماڵی شیعاکەین، بەڵام ململانێکی تونتەیە هەموو جارێگە بینین لە نێوان سەدرەکان لەلایەک و مەسەلەن چوارچەوەی هەماهەنگی لە ناو چوارچەوەی هەماهەنگیا بۆ خۆی ململانی هەیە. ململانی سونە و سونە لە ناوخۆیدا هەیە لە عێراقا، لە کوردستانیشە ململانی کورد و کوردیش هەیە، بە دەرلەوە ئەم پێکاتانش بۆ خۆیان لەن بەرامبەریەکان لە ململانێدا ململانی سونە و شیعە هەیە، ململانی شیعە و کورد هەیە، تا ڕادەیە کەمتر ململانی کورد و سونە هەیە. بۆیە دۆخی عێراق ینی دۆخێکی ئەوەندە بەهێز نییە تا عێراق سنگ دەرپەڕێنێ و ڕاپەلامار با و خۆی بگلێنێتە شەڕێکەوە، ئەوەی کە بینیمان تا ئەو هەڕەشانی کە کرا بە تایبەتی لەلایەن گروپە چەکدارە شیعەکانەوە، یعنی هیچیان تا ڕادەیەک شتی زۆر کەمیان کرد نانتوانی شتی گەورە بۆ ناوخۆش واردە دکتۆر بۆ ناوخۆوانە، ینی بۆ ناوخۆ بەداخەوە بینیمان لە دوایم شەڕەوە کە هەندێک هێر شەکرێتە سەر هەندێک پێگە لە هەرێمی کوردستان و یان ناوچە جێناکۆکەکان و هەرچەندە خۆیان ینی کە بەڕەسمیڵێن ئێمە نین حەشدی شعبینی ئەو گروپە چەکدارانە نین، بەڵام ئەمانە دەلالەتە بۆ ئەوەی کە ئەمانە لە ناوخۆیان ڕەنگە دەستکراوە بن یاخود خۆیان بە دەستکراوە بزانن و بەداخەوە هەرێمی کوردستان لەم زنجیرە ململانی کە مەسیرەکەین هەرێمی کوردستان لە هەمویان لاوازترە، ینی بەوەی کە هەرێمی کوردستان ڕاستە ئێمە زۆر جارەڵێن ئەمریکا وڵاتانی ڕۆژاوە پشتیوانیە من، بەڵام ئەوەتە لە ململانەی کە لەسەر بوجە و موچە هەیە نابینین کە فشارێکی گەورە بکرێ بۆەوەی کە موچەی هەرێمی کوردستان بێت، ینی هەرێمی کوردستان ئەڵقە لاوازەکەی ئەم زنجیرە ململانەیە کە لە ناوچەکەدا هەیە. چی وای کردووە ئەو هەلاواز دەرکەین؟
وڵا هۆکار زۆرە یعنی هێز لە ناوخۆ دەست پێ دەکا یعنی هێز تۆ ناتوانانی اعتیمادت بە دەوڵەتێک بێت یا پشت بەلایەنێکی دەرەکی بەستی و بڵێ من بەهێزم تۆ لە ناوخۆیان بەهێزبی لە دەریشەوە بەهێزی یعنی کۆمەڵێک نمونە هەیە ینی کە ئەگەر باز لە دەوڵەتی ئیسرائیل بکەی کە چۆنێتی دروستبوونی ئیسرائیل ڕاستە لە دوای دروستبوونی ئەمریکا ئەترافی پێکرد وڵاتانی بریتانیا و فەڕەنسا وڵاتانی ئەوروپا ئەترافیان پێکردووە بەڵام ئیسرائیل لە ئەرزی واقع خۆی سەلمان دواتر پشگیری بۆ هات و پشگیریەکرا و بە بەردەوامی دامی هەیە بەڵام ئەو لەسەر ئەرزی واقع خۆی سەلمێنێ ئەنج پشگیریەکەی بۆ دێ یعنی بۆ کوردستانی ژوایە ئێمە تا خۆمان لە ناو خۆمانە یەکگرتوو نەبین یا خیتاب نەبین مەسەن هێزێکی پێشمەرگی یەکگرتومان نەبێت گوتارێکی یەکگرتومان نەبێ بەرامبەر بە عێراق بەرامبەر بەوەی کە ڕۆدا لە ناوچەکەدا تۆ بە بەردەوامی بە لاوازی دەرەکەویت و لە ماوەی ڕابردوودا بەداخەوە هەرێمی کوردستان پێشتر پیانوترا کە مۆدێلێکە باسی ئەو کاتاکەم کە عێراق ئازادکرا 2023 بە دواشەوە بۆ چەند ساڵێک کە پێویستە هەموو عێراق چاو لەم مۆدێلە بکات بەڵام بینیمان لە ناوخۆی کوردستانە ئێمە بە بەردەوامی ڕوبەڕووی کۆمەڵێک ململانی سیاسی بووینەوە بەداخەوە هەندێک هات ئەم ململانە سیاسیانە ینی پەرەی سندووە هەندێک جار بۆ بەریەکەوتن تەنانەت ئازاردان بۆ دابەشبوونی کورد بۆ دوو ئیداری کە تا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان لە فۆرمێکا بەردەوامە دوو ئیداری لە هەرێمی کوردستان بۆ لاوازی پێگەی ئابووری هەرێمی کوردستان ئێمە لە ئابووری سربەخۆ بۆەوەی کە ئێمە دەستپانکەینەوە لە حکوومەتی فیدراڵی عێراق هەموو ئەمانە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ پێگەی هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراق بە تایبەتی لاواز بێ و ئەوەشمان لەبیر نەچێت کە ئەمە هەر تەنها پەیوەندی بە ناوخۆی عێراقەوە نییە یعنی تێڕوانینێک لە عێراقا هەیە کە ئەم هەلەی قۆستۆتەوە ئەم تێڕوانینە پەیوەندی بە حکومڕانی شیعەوە نییە بەڵکو پەیوەندی هەیە بە عەقڵێتی حکومڕانی لە عێراقەوە بە کۆی گشتیەکەی کە هەچ کاتێک حکومەتی مەرکەزی لە عێراقا بەهێز بوو بێ هەوڵی داوە کە کورد لاواز بکات یعنی بەداخەوە چاوەڕێکرا کە شیعان نموزەجێکی جیاواز پێشکەش بکات لە دەسەڵاتدارانی تر لە چاو پێشوی خۆیان بەڵام دیارە شیعەکانیش بۆ تیجاهی شەکەن کە هەرێمی کوردستان لە قاڵب بدرێت چوارچێوەی دەسەڵات و وینەکانی هەرێمی کوردستان لاواز بکرێت و کار بکەم بۆ ئەوەی کە ئەو جۆرە لە سربەخۆی کە هەرێمی کوردستان لە ڕابردووە پیادەی کردووە تا ڕادەیەک کەمی بکەنەوە یعنی مەسەن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی تەنانەت پێشمەرگە و سەربازیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی ئابووریەوە بینی ڕۆژ بە ڕۆژ داواکاریەکانی حکوومەتی فیدراڵ یا حکوومەتی زیاترە بێ بۆ سەر هەرێمی کوردستان وەکو پێشتری ژوتم سەرچاوەکەی سەرەتا ئێمە خۆمان بووین کە نەمانتوانی نموزەجێکی سەرکەوتو یەکگرتو پیشانبین لە ناو هەرێمی کوردستان ئەوان ژە و دۆخە لاوازە دابەشبوونی ناوخۆی هەرێمی کوردستانیان قۆستۆتەوە زۆر بەڕێز دکتۆر حەمەکەریم توێژەرێک کادیمی سپاس دەکەم سپاس بۆ میوانداریتان زۆر بەخێراتی سەرچاو خۆشەویستان بەردەوامین شوێک وەرەگرین و دێنەوە خزمەتە